بەڵە بەرەزان بەردەوامین ئەو کارانم هەر دیمەنەکانتان بۆ دەگوازنەوە بە بەردەوامی دەچینە لای میوانەکەمان زۆر بەڕێز مامۆستا بوبەکر کاروانی سیاسەتمەدار مامۆستا سڵاوت لێبێم کاتت باش. شاید حاڵی چرکە ساتێکی مێژووین دۆناڵد ترامپ لە پەرلەمانی ئیسرائیلە وان بەیانیە حەماس و بارمتانی کە لەلای بوو بە پێی و ڕێککەوتنی کە کراوە ڕزگاری کردن لە بەرامبەریش ئیسرائیل ژمارێکی زۆر لە دیل و بانکراوی ئیسرائیلی ڕزگار دەکا. ڕوانینی تۆ چییە لەسەر ئەم ڕێککەوتنە؟ ئایا ئەمە ئاشتی یەکجارەکی لەو ناوچەیە بەدی دێنێ؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بە بڕوای من هێشتا زووە بڵێ ناشتی یەکجارەکی لەم ناوچەیە بەدێهێنێ لەبەرەوەی ماکەکانی شەڕ و جەنگ و ململانە لەم ناوچەیەکەیە هێشتا لە شوێنی خۆیانن. لە سەراستی فەلەستین هێشتا مەسەلەی فەلەستین لە شوێنی خۆیەتی و ئەسڵەن مەترسیەوە هەیە کە ئەم پرۆژەی بۆ کۆتایی هێنان بە جەنگی غەزە هەیە بە جۆرە لە جۆرەکان لێدان بێ لەو پرۆژەی پێشتر هەبوو بۆ چارەسەری دوو دەوڵەتی و جێگرەوەی ئەوە بێلانێکم بۆ ماوەیەکی زەمەنی دیاری کراو. ئەمە مەسەلەی فەلەستین تا ئێستا لە شوێنی خۆیەتی، مەسەلەکە و پرسەکان لە سەراستی جەنگی غەزە و وێرانکاری لەسەر ئاستی غەزە لێک دراوەتەوە، واتە کەرتی خۆرئاوا و مەسەلەی قودس و چارەسەری فەلەستین بۆ ئەوەی دیمەنەکە بە تەواوی تەواو بێ لە ئەرانیە. بە بڕای ئێمەش لە کوردستانەوە کە قساکەین سەرچاوی دووەمی ناسەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە مەسەلەی کوردستانە، کێشەی کووردە کە تاکو ئەوەش ئێستا هەرماوە. خۆمانەزانین لەم ڕۆژانەیە وەزیری دەرەوەی رووسیا وتی ئەگەر بێت و کوردەکان لە سووریا سەرکەوتوو بوون لەوەی کە هەرێمی دووەمی فدراڵی تەبیعی بەو تعبیرە نا بە جۆرێک تر بڵێن دیدی خۆیان بچەسپێنن لە چوارچەوەی دەستور و واقعی نوێی سووریایە، ئەوە مەسەلەی کورد لە کۆی خۆرهەڵاتی ئاگری شەڕێکە کە خەریب و کارەساتی گەوری لە یەکەوێتەوە، بەڵام نەگرانتیە بە تەواوەتی و لە 100% شەڕەکە هەڵنەگیرسێتەوە، ناگرانتیشە لە ڕاستیان ڕێخۆشکەر بێ بۆ ئەوەی کە ڕەگ و ڕیشەی کێشە کۆنەکان چارەسەر بێ کە خودی ئەم شەڕی غەزەی لێکەوتوێتەوە. باشە مامۆستا، ینی یەکێک لە ئامانجەکان کۆتایی هێنانە بە حەماس بە پێی خودی ئەم ڕێککەوتنە هەرچەنە حەمازەوە ڕەت دەکاتەوە، ینی حەماس شەک تەسلیم بکات و نێلەکانی بتەخێنرێنەوە لە ناو ببرێن، حەمازی ڕۆڵ و کاریگەریکی نەمێنێ. ئەمە کۆتایی حەماس نییە؟ ئەمە بەدیێنانی ئامانجەکەی نەتەنیاهۆ نییە کە ئیسرائیلێکی پارێزرا وە کاریگەر لە ناوچەکە؟ بێگومان ترامپ و نەتەنیاهۆ بەبێ ڕێکەوتن و لێک تێگەیشتن لەگەڵیەکە ئیش ناکرد. ڕەنگە ترامپ هەندێ دیدی هەبوو بێ لە میکانیزمە لە شێوەی بەدیهێنانی ئامانجەکانە لە چۆنیەتی گەمەکردن و ئیدارەی ململانەکانە جیاوازیان هەبێ، بەڵام لە ئامانجە استراتیژیە گەورەکانە ناوچەکانە بە بڕای من ئیسرائیل و ئەمریکەکان هیچ جیاوازێکی جەوهریان نییە. ڕێکەوتن نامەکە بە جۆرە داڕژراوە، یا بڵین ئەو نەخشە ڕێگایی کە ترامپ خستیا ڕوو وڵاتانی عەرەبی و ئیسلامی و یەکێتی ئەوروپا و ناوچەکە و بە خودی حەماس و ئیسرائیلیشەوە دوایی بە جۆرە لە جۆرەکان ڕزامەندیان لەسەر نیشاندا کە بۆم لە نزیک مەودایە ئامانجی حەماس و ئیسرائیل لە ئاستێکا بەدی بێنێ کە لە پێشەوە دیار بوو حەماس زەیوت کە ئەبێ لە پێشەوە ئاگربەز ببێ و ئیسرائیل بکشێتەوە، ئەنجا ئێمە دیلەکان ئازاد دەکەین، ئیسرائیل لەیو دەبێت دیلەکان ئازاد بکرێن لە پێشەوە، ئەنجا ئەو کاتێمە چنە ناو گفتوگۆ بۆ ئەوەی چۆن بکشینەوە کەین بکشێنەوە کشانەوە لە چی بێ. ئێستا لە ڕاستیە یەکەم جار دیلەکان ئازاد کران بە شێوەیەکی تاکتیکی ئیسرائیل لەکشێتەوە، ئەگەرچی لە ڕاستیە دووبارە بڵاوەکردنەوەی هێزەکانیەتی هێشتا زووە پاشەکشەی یا بڵین چەمکی پاشەکشەی لێ بنین لەبەرەوەی تەنها لە بەشێ لە غەزا ئەکشێتەوە لە شوێنێکتر جێگیرە بێ و ئیسرائیل و نەتیانەهۆ لە زیاد لە جارێک ئەویان دووپات کردوتەوە کە بە تەواوەتی لە ئیسرائیل ناکشێنەوە و ئەگەر بێت و حەماس پابند نەبێ بە داواکاریەکان و هەنگاوەکانی تری نەخشەکەی لەمە بەدووە کاوی چەکدانانی حەماس و تەقاندنەوەی تونێڵەکان و دوورخستنەوەیەتی لە دیمەنەکە بەو جۆرە نابێ. نەخشەکە بە جۆرە داڕێژراوە بە مانای وشە و بەڕووکەشی سەرکەوتن و شکستی کەسیانیتیانە بێ، حەماس بە جۆرە لە ئابڕوومەندانە لە دیمەنی ئیدارەدانی غەزە و وەک بزوتنەوەیەکی بەرهەڵستی چەکداری لە دیمەنەکە بچێتە دەرەوە، بەس وەک بوونێکی سیاسی و جەماوەری بمێنێتەوە. بەڵام ئامانجەکانی ئیسرائیلیش ئەوەی کە
غەزە بەدەست حەماسەوە نەمێنێ و چەکی حەماس بێنێ ئەمە ڕەنگە بێتە دی بەڵام ئەوەی کە خۆی سەرکەوتنەکە بەدی بێنێ و خەڵکی غەزە دەرکە و پاکتاویان کە بۆ جۆرەی کە ڕاستڕەوی ئیسرائیلی ئەیخواست ڕەنگە لەو ئاستیان نەیتوانی بێن جامەکە ئەمانجەکانی بەدی بێنێ. باشە مامۆستا باسی لە سەرکەوتن و شکست کرد ئایا لە دۆخێکی وادا دەکرێت ئێمە ینی لایەک جیا بکەینەوە بڵێن ئەم لایە سەرکەوتوو بوو ئەم لایە شکستیەنە ینی ئەوەی کە تۆ وتێت جۆرێک لە مەسەلەن وا دەربکەوێ هیچ لایەکیان نە سەرکەوتون نە شکستیان هێناوە دۆخێکی وا بخوڵخێندرێ لە دۆخێکی وەهایە ئێمە ینی دەتوانین بڵین کێ سەرکەوتووە یان کێ شکستی هێناوە؟ بێگومان لایەنەکان هێریەکەیان خۆیان نەڵێ ئێمە سەرکەوتون بۆ نمونە حەماس و لایەنگرەکانی ئەڵێ ئێمە سەرکەوتین وتمان بە بێڕێکەوتن و گفتوگۆ ناتوانن بارمتەکانتان ئازادکەن ئەوە نەتانتوانی ئێمە بە گفتوگۆ بارمتاکانتان ئازادەکەین ئەوە لە دوای کشانەوەتان ئێمە پۆلیسی حەماسمان بڵاو پێکرد لە ئینەکە کە دیارە بەڕێکەوتنە لەگەڵ ئەمریکا و ئەو کەسانەی سەرپەرشتیان قۆناغی مەسلەی غەزاکان ئیسرائیلیەکان ئەتوانن بڵێن سەرکەوتین بە تایبەتی ناتەنیاهو حکوومەتە ڕاستڕاوەکەی کە ئێمە وعدمان پێدا بوون بارمتەکانتان بۆ ئازادکەین ئازادمان کردن وعدمان پێدا بوو کە حەماس دەرکەین دەسەڵاتی نەمێنێ لە غەزەیە ئەوە لە ئاداهاتوایکەین وعدمان پێدا بوون حەماس وەز بزوتنەوەیەکی چەکدارینە ئەوە حەماس خۆی پابندە لە گفتوگۆکانی داهاتوومەوە ئەگەر نەبێ ئێمە گەڕێنەوە بۆ شەڕەکە یعنی هەریەکەیان بەڵام لە ڕاستی ئەگەر لەو دیوی سەرکەوتن و شکستەوەوە چەمکیتر هەبێ ئێمە قسەی پێ بکەین یعنی ڕێکەوتنەکە بە جۆرە داڕژراوە کووتمان بە تەواوەتی کەس شکست نەخوا و کەسی سەرکەوتو نەبێ ئەگەرچی لە ڕووی مادیەوە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی مەیدانیەوە ئەوە ئیسرائیلەکە دەستکەوتی زۆرە کە غەزەی وێران کردووە کە حەماس لە مەشهدەکە وەکو هێزێکی چەکدار و وەکو نەچێتە دەرەوە بەڵام لەولاوە لە ڕووی معنەویەوە لە ڕووی خلاقیەوە لە ڕووی حیسیەتەوە ئیسرائیل زەبرێکی کوشندە و گەورەی بەرکەوتووە جێڕانەوە تەقلی دەمێ بێڕت و ژڕای تۆ بزانم تۆ کام لا بە سەرکەوتووە زانی یعنی ئەمێ حەماس ئێستا ئەکرێ هەندێک لە ئیسلامیەکان لەسەر ئاستی جیهانی ژیانی دەڵێن حەماس سەرکەوتوو بوو پیرۆزام سەرکەوتنە مەزنە ئایا ئەمە سەرکەوتنە دەیان هەزار کوژا و با بڵین شەهید بە تایبەت هاوڵاتیەکان ینی کە بێتاوان بوون بغەزەیەکی وێران وڵاتێکی وێران ینی ئایا ئەمە سەرکەوتنە و بۆ ئیسرائیلیش بە هەمان شێوە ئەو کاتە ڕای خۆچیە لەو ڕۆ ئەو کاتە منەوە ڕای خۆم بوتم لە ڕاستیاکرێت تۆزە زیاتریش بە ڕوونی قسە بکەین ئەو کاتا بێ ئێمە پێش هەر شتێک لەگەڵەوانەیە پێناسەی چەمکی سەرکەوتن بکەین و ڕێککەوین لەسەر پێوەرەکانی سەرکەوتن و شکست لەبەرەوەی تۆ توانی زیاد لە پێوەرە تەرحکەی بۆ نمونە بڵێ هەر ئەوەندەی کە حەماس گفتوگۆکە و بەرامبەر ئیسرائیل ڕاوەستاوە و لە چوارچەوەی گفتوگۆیەکە ئەوە ئێستا ڕوەدا ئەمە سەرکەوتنە ئەوەی کە غەزەیەکان مانەوە لەسەر زەوی خۆیانە کە ژێرخانی بزوتنەوە چەکدارێکی پێهێناوە ئەمە سەرکەوتنە بەڵام لە بەرامبەرەوە یەکێکی ترەڵێ ئەمەکەی سەرکەوتنە کاگەر شەڕەکە نەبووایە غەزەیەکان لە ماڵەکانی خۆیان بەنە ڕووخاوی ئەمانەوە و حەماسیش وەکو هێزێک یعنی ئیداری ناوچەکەی بەدەستەوە بوو بەڵام لە شێوەی گشتیە لە ڕووی سیاسی و سەربازیەوە ئیسرائیلیەکان وەکووتمان ئامانج و دەستکەوتی زۆر گەوریان بەدەستێناوە لە ڕووی معنەوی و ئەخلاقیەوە زەبرێکی قرس و جەرگ بڕ و گەوریان بەرکەوت لەبەرەوەی سەرۆکوەزیرەکانیان وەک تاوانباری چەند داواکراوی دادگای تاوانی نێودەوڵەتیە ئەو جێڕانەوە ئیسرائیلیەی کە ئیسرائیل نوێنەرایەتی مەزڵومیەتی کینەکانەکە نوێنەرایەتی ئەخلاقی شارستانیەکە لە ئەم ناوچەیە لە ناو ناوچەیەکی دڕندەیە ئەم نوێنەرایی بەها باڵەکانی ئینسانێت و شارستانێتەکە ئەم چیرۆکەش کۆتایی پێهات لەمڕۆ ئیسرائیل شکستی خواردەوە بەڵام لە ڕووی مەیدانیەوە لە ڕووی عەسکەریەوە نەک لە سەر ئاستی غەزە لە سەراستی کۆی بەرەی بەرەنگاری و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیسرائیل سەرکەوتە و دەستکەوتێکی زۆری هەیە لانی کەم تاکوێستا لەم قۆناغەیە بەڵێ مامۆسا لێرە و لێ لەم چەند ڕۆژەیە گوێمان لە لێدوانێک بوو دەڵێن قەزەی فەڵەستینی زۆر گەورە کراوە بەراورد بە قەزەی کوردی تۆ لە سەرەتاوە ینی هەندێک باسی لە قەزەی کوردیش کرد پێ دوایە قەزەی فەڵەستینی گەورە کراوە یان هەر بۆ خۆی قەزەیەکی گەورەیە ڕەنگە کەسانێ لەو دیدەوە بڵێن
کاگەر فەلەستینیەکان 10 ملیۆن کەس بن ئێمە 50 ملیۆن کەسین ئەگەر فەلەستینیەکان زەویەکەیان 100,000 کیلۆمەتر بێ ئێمە 500,000 کیلۆمەترە ئەگەر ئەوان لە ناوچەیەکان ئێمە چوارەم بەشێ بن لە نەتەوەی عەرەبی ئێمە چوارەم نەتەوەی گەورەی خۆرهەڵاتی ناوەڕاستین ئەگەر ژمارەی قوربانیەکانمان سیرکەین تەنا قوربانیەکانمان لە ئەنفال و چیمیاباران لە باشووری کوردستانە و لەوەی کاتی خۆی ئیتیحاد و تەرەقی یعنی یەکێتی و پێشکەوتن لە کۆتاییەکانی دەوڵەتی عوسمانە کردی چەندین قاتە بەرامبەر بە دەسەڵاتی فەلەستینیەکان لە هەمان کاتە کۆمەڵگەی نێودەوڵەتی جیهان بەو جۆرەی گرنگی بەو قەزیادە گرنگی بە قەزی ئێمە نادە ئەگینا قەزیەی فەلەستینیش قەزیەیەکی گەورەیە قەزیەی دەرکردنی کۆمەڵگایەکە گەلێکە لەسەر خاکی خۆی شەڕی بوونی لەگەڵا کرێ و تەنانەت لە بەشێ لە خاکەکەی خۆشیە کە نەتەوەیە گرتووەکان کۆمەڵگای نێودوڵەتی دانی بەوەیان ناوە ئەو زەویانەی لە 16 داگیر کراون ئەوە زەوی داگیر کراون و ئیسرائیل لەبێ لێ بکشێتەوە ئەبێت دەوڵەتی فەلەستینی لەسەر دروست بێ لێ دروست نابێ بەڵام ئەگەر لە بەرەنجامی و بەو پێوەرانی باسم کرد بەڵێ من پێم وایە قەزەی کوردی مەسلەی کوردی مەسلەیەکی گەورەترە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وابێ ئەم تیشکی بخرێتە سەر وە کۆمەڵگای نێودەوڵەتی لە ڕاستیە گرنگی پێبا بەڵام دیارە لە ڕوانگەی قانونی نێودەوڵەتی و کۆمەڵگای نێودەوڵەتی بەو جۆرەی کە بڕوان وایە فەلەستینی دوای 16 خاکێکی داگیر کراوە کوردستان خاکێکی داگیرکراو نییە و ئەوەیەکە لە لاوەزە استراتیژیەکانی بزوتنەوەی نەتەوایەتی کوردی و شۆڕشە چەکدارەکەی بووە کە جیهان وەک بزوتنەوەیەکی چەکداری ڕەواسەیری نەکردووە ئەگەرچی خۆشبەختانە لە 30 ساڵی ڕابردووە بە دیفاکتۆ بە وجودی کوردی خۆی و بە ئاڵو گۆڕەکانی ناوچەکە هەندێک گۆڕانی مامەڵەی دیفاکتۆ وای کردووە کە ئەگەرچی لەم چوارچێوەیەشانە بێ بەس بە جۆرە لە جۆرەکان مامەڵە لەگەڵ کوردیژەکەن وەک کاراکتەرێکی نادەوڵەتی بە تایبەتی لە باشوور و ڕۆژاوی کوردستان باشە مامۆسای خۆمان چۆن ڕوانیمانە لە قەزیەکە ینی پێمان وا بۆ خاکمان داگیر کراوە ئەوە جیهان وا نامان ناسێ بەڵام ئێمە خۆمان ینی وا سێری خۆمان کردووە کە میلەتێکین خاکمان داگیر کراوە بە بڕای من تێکەڵاو بووە بەڵام بە شێوەیەکی تۆکمە ئێمە گوتارێکی چەسپاوی دیاریکراوی تەوافق لەسەرکراوی مێژوویمان دەربارەی پێناسەی خاکەکەمان و خۆمان و داواکاریەکانمان نەبووە بە قەنەعەتی من ئەمە هۆکاری گەورەی ئەمە دووسێشتا پێش هەموو شتێکیان کاریگەربوونی ناسیۆنالیزم و بزوتنەوەی نەتەوایەتی کووردە بە ئایدۆلۆژیای چەپ هەر لە چلەکان بەدواوە چەپ کاریگەریەکی زۆر خراپی لە شێواندنی ناوەڕۆکی گوتاری ناسیۆنالیزم و ڕاڕایی ئەم ناسیۆنالیزمە لە داریکردی ناسیۆنالیزمەکە و گوتارەکەی کرد بۆ نمونە هەرگیز ئەم بزوتنەوەی لە 50 ساڵی ڕابردووە لە 6 ساڵی ڕابردووە داوای سربەخۆی نەکردووە زۆر بە شێوەی کاڵ و کرج نەبێ لە کاتێکە لە هەندێک پێناسەیە بزوتنەوەیەک ناسیۆنالیستی نییە نەتەوەی نییە ئەگەر بێت و داخوازیەکەی سربەخۆی نەبێ بە تایبەتی کە خاکێکەیە نا ئێمە لەو ڕوانگەوە لە ڕاستیە دیدمان زۆر پەرێشان و شێوا و ڕاڕابووە لەسەر راستی حیزبەکان بووە ئەزمینی جیاوازمان هەبووە دیدی و گوتاری جیاوازمان هەبووە هەڵکشان و داکشانی زۆر بە دیدەکەمان و بە داخوازی و ئامانجەکانمانەوە دیار بووە و ئەمەش ڕنگدانەوەی هەبووە بەسەر بزوتنەوەی ناسیۆنالیستی کوردی لە 50 ساڵی ڕابردوو باشە مامۆساکەمێک بگەڕێنەوە بۆ ئەو دۆخی ئاگربەستە ئایا هەندێک باز لەوە دەکەن ڕەنگە ئەمە قۆناغێک بێیتر وا بکە جۆرێک لە ئاشتی لە ناوچەکەش بەدی بێ یعنی هەندێکیش دەڵێن نا ینی جۆرێکە لە ئامادەکاری خۆکۆکردنەوە بۆ جەنگێکی گەورەتر بە تایبەت جەنگ لەگەڵ ئێراندا دەست پێ بکاتەوە پێ دوایە ئەم جەنگە ڕوودەدا ئەمە یەکەمیان ئەمەی دووەمیان نزیکترە تا ئێستا جەنگەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کۆتایی پێنەهاتووە ئەم جەنگە ڕاستە لە فەڵەستین دەستی پێکرد بە 7 ئۆکتۆبەر دەستی پێکرد لەگەڵ حەماسە دەستی پێکرد بەڵام لە ڕاستیە برات حد 12 سەعات دوای 7 ئۆکتۆبەر لە پەیجەکەی خۆم نووسی کام جەنگە کۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەرەی بەرەنگاریە گرێتەوە و هەلومەرجی ژیان لە غەزەیە کۆتایی پێهێنرێ و ئیسرائیلێوێ هاوکێشەی هێز لە سەراستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بگۆڕێ ئێستا بەشێکی گۆڕیوە و ئەمریکەکان و ئیسرائیلەکان بە دوای گۆڕینی هاوسەنگی هێز و سیستمی ئەمنیەتی هەرێمایەتین لەم ناوچەیە بۆیە هیچ گرنتێک نییە ئەگەری دەستپێکردنەوەی ئەو شەڕە لەگەڵ ئێران و لەگەڵ میلیشاکان لە عێراق و لە یەمەن و تەنانەت حیزب اللهش یعنی لە ئارایە
ئەمە لەگەڵ دیدی ترەمپی شاگونجیە هیچ جیاوازیەک نییە بڵێن کە ئەمە سەرەتای چەسپاندنی ئاشتی لە خۆڕەڵاتی ناوەڕاستە لەگەڵەوەی ئەگەری دووبارە سەرهەڵدانەوەی ئەو شەڕە دابنێن لەبەرەوەی پرەنسیپی ئاشکراکراوی ترەم چەسپاندنی ئاشتیە لە ڕێی هێزەوە لەکوێ پێویست بوو لە ڕێی ئیسرائیلەوە یا بە بەشداری خۆشی هێز بەکارهێنن بۆی ئاشتی بچەسپێ و تاکو ئێستا گرژیەکان و لێکتێکنی نەگەیشتەکان و لە نێوان ئەمریکا و ئێرانە بەردەوامە لە نێوان ئیسرائیل و ئێرانە بەردەوامە بۆیە لە ڕاستیە هێشتا ناتوانین ئەگەری دەستپێکردنەوەی شەڕ لەو ناوچەیە دەست پێ بکەینەوە و ئەگەر شەڕ لەگەڵ ئێران دەست پێ بکە ئەم جاریان بە بڕای من سەراپاگیر دەبێ لەسەر ئاستی گۆڕەپانەکانی بەرەی بەرەنگاری ئیسلامی واتە عێراق و لوبناان و یەمەنی ژەگرێتەوە بە پلی یەکەم عێراق و ئێران بە شێوەیەکی زۆر تون دەگرێتەوە. مامۆستا سپاس دەکەم جابا من شایەدێکیش بنەم لە ماوەیم 2 ساڵەدا هەندێک بەرناممان کردووە پێکەوە زۆر جار پێشبینیەکانت ئەمە ناڵێن 100% چونکە ئەمە شتێک نییە پێشبینی لە سیاسەتدا بەڵام زۆر واقعی بوون زۆریان هاتنەدی ینی وەکو دەڵێ پێوە و شایەدیەش بدا سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنی لەگەڵمان مامۆستا سپاس بۆ خستنە ڕۆی سپاس بۆ تۆ بینەرەکانت زۆر زۆر سپاس دەکەم.